شەوی ڕابردوو لەم شەقامی بەردەم مەکۆی سەرەکی گۆڕان لە شاری سلێمانی شەڕەتەقە ڕوویداوە و تێیدا پاسەوانی فەرماندەیەکی سەربازی بجووتنەوەی گۆڕان کە هاوکات کارمەندی وەزارەتی ناوخۆ بوو کوژراوە و دوانی دیکەش بریندار بوون. بەپی ڕاگەندراوی بجووتنەوەی گۆڕان سەرەتای ڕووداوەکە لەوەوە دەستی پێکردووە کە شەوی ڕابردوو لە ئەنجامی هەڕەشەی بەرپرسێکی یەکێتی لە هەڵسوڕاوان و مەکۆی سەرەکی بجووتنەوەی گۆڕان هێزێکی زۆر لە هەڵسوڕاوانی خۆبەخش کۆبوونەتەوە بۆ پاراستنی مەکۆکە. بەپێی هەندێک سەرچاوە گرۆپێک لە هەڵسوڕاوانی گۆڕان هەوڵیان داوە بچنە سەر بینای نەخۆشخانەی ئەنوەر شێخە، بەڵام لەلایەن پاسەوانانی نەخۆشخانەکەەوە ڕێگریان لێکراوە و دواتر شەڕ دروست بووە. پۆلیسی سلێمانی لێکۆڵینەوەی لەبارەی ڕووداوەکەەوە دەست پێکردو دەڵێت کاتژمێر 1:30 خولەکی شەو گرژی و ئاڵۆزی کەوتۆتە نێوان کۆمەڵێک چەکدار و پاسەوانی نەخۆشخانەی ئەنوەر شێخە کە ویستویانە بە زۆر بچنە ناو نەخۆشخانەکەەوە و هێرشیان کردوتە سەر سکیوریتیەکان. بەڵام بجووتنەوەی گۆڕان ئەو کەسانی کە تەقەیان لە هەڵسوڕاوانی کردووە بە گروپی چەکداری بە ناو سکیوریتی ناودەبات و دەڵێت سەرڕای شەیدبوونی هەڵسوڕاوێک بە ناوی ڕێبەند فەرهاد چەند کەسێکیش دەستگیر کراون و پاش ماوەیەک ئازاد کراون. یەکێک لە بریندارەکانی گۆڕان لەبارەی ڕووداوەکەەوە بۆ پەیام دەدوێت. ئێمە لە کاتژمێر 11 ئاگادارکرێنە گویا هەڕەشەیەک لەسەر گردەکەیە، ئیتر ئێمە ژۆک و خۆبەخشانی گردەکە هەموو جارێ ئەم هەڕەشانە بەردەوامە لەسەر گردەکە. تر ئێمە چوونە ئەوێ بۆ پاراستنی مەزاری کاک نەوشیروان و ماڵی کاک نەوشیروان لەوێ. ئیتر کە ئێمە چوونەوێ تەشکیل بووین هێزەکان ئێمەیان تەشکیل کرد وەکو خۆبەخشی کە ئێمە لەوێ تەشکیل بووین. ئێمە بەرامبەر ئەو خەسخانە دانرا و خەسخانە ئەهلیە کە لەوێ دانراین. ئیتر لە ماوەی تقریبەن 25 خولەکێکە 20 خولەکێکە هێزێکی دەمامداری بێشمار هەڵی کوتایە سەر 4 نەفەر لەوێ کە ئێمە لەوێ بووین. ئیتر ئەم هێزە ئێمە لە بەرەوەی خوێنی هاوڵاتیانی ئەم نیشتیمانەی تر لەمە زیاتر نەڕێژێ چەکەکانمان دانا و ڕادستی ئەوانمان کرد. ئیتر لەم کاتانە کە ئێمە ئاوا خۆمان ڕادست کرد ئەوان زۆر بە ئوسلوبێکی نامرۆڤانە جوابی ئەمەیاندایەوە و کەیتر ئەم جوابدانانەوەی ئەوان ئاوا بەردەوام بووی تر کەوتە عەزابدانی ئێمە و لێدانی ئێمە و ئەشکەنجەدانی ئێمە لەوێ. ئێدێک کاکە ڕێبەن فەرهاد جوانەمەرێک لەوێ ویستی خۆی ڕزگار کات چووکە ئیزانیم هێزە ڕفتاریان چۆنە. ئەم هێزە دایمە ئاوا خەڵک سەرکوت دەکەن و خەڵک بێدەنگەکەن. ئیتر لەم کاتانە کاکە ڕێبەن ویستی نەجاتی بێ لە دەزەمێزە کە هەڵهات لە دەزەمێزە لە دوا دەستڕێژی گولیان لێ کرد و بجووتنەوەی گۆڕان ئاماژەی بەوە کردووە ئەم جۆرە ڕەفتارە نابەرپرسیارانە ئاسایشی ناوچەکە و شاری سلێمانی تێک دەدات و بەتوندی ئیدانی دەکەن. لە هەمان کاتدا داوای لێکۆڵینەوە لە کۆی هەڕەشە و ڕووداوەکە و گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی و دەزگیرکردنی تۆمەتبارەکان دەکات. باوکی کوژراوەکەش لە ڕێگەی پەیامەوە داوای وەرگرتنەوەی مافی کوڕەکەی دەکات. وەک ئەبوو بەکر هەڵەدنیش دەڵێت لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ ڕووداوەکە دەکات. خانەوە دێمە کاکە جانەوە داوای حەقی خۆمانەکە ئەو کوڕێ من لە کاتی فەرمان و لە کاتی ئیشا لێ بووە لە کاتی داوامی خۆیان لێ بووە. ئەمە نی بڵێ وەڵای خۆی چەکدارێکی ئەوایە خۆ دەزەریان لەگەڵ برام ئێمە داوای حەقی خۆمانەکە. ئایا گۆڕان حەقمان بۆکە یان ناکە؟ ئەگەر نایکە خۆمانەکەین. ئێمە بەزەبت نازانین بگوژی ئەو چێە بەڕێگەی چاوەڕی دادگا حکوومەت بۆمانەکە باشە بۆمان ناکا خۆمان بە عەشاریەکەین. بەداخەوە ڕووداوێکی دڵتەزێن بوو. چالاکی حیزبی و کاری سیاسی بە یاسا لە پەرلەمانی کوردستان ڕێکخراوە بۆیە ئەرچی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کەڵێکۆڵینەوە لە ئەم ڕووداوە بکە و پێشهاتێکی مەترسیدارە کە بەم جۆرە لە خارجی یاسا و لە خارجی قانون هێزی چەکدار هەڵکرێتە سەر بارەگای حیزبێکی سیاسی ڕێپێدرا و کە لە کاری سیاسیەکە و بەشداری حکوومەتی کردووە. بۆیە لە ڕۆژانی داهاتوو لیژنەکەمان ئەمڕۆ قسە و باسمان لەو بارەیەوە کردووە کە بە دوواداچوون بۆ ئەم مەسەلەیەکە. لای خۆشەوە قوبات تاڵبانی ڕەتی دەکاتەوە ئەم ڕووداوە پەیوەندی بە حیزبەکەیەوە هەبێت. ساڵێک لەمەوبەر و لە شەوی 13/5/2018 کاتێک نوێنەرانی 4 لایەن بۆ گفتوگۆ لەبارەی ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مەکۆی سەرەکی گۆڕان لە کۆبوونەوەدا بوون لەلایەن هێزێکی یەکێتیەوە شوێنی کۆبوونەوەکە درایە بەر دەستڕێژی گولە.